سۆزە خەنجارێکی دیکە بنەوەی خۆمان سەرجەمی سەران و بەخێر هاتنتان دەکەین ئەمانەوە باسەوەکەین کە چۆن ئەچینە بازنەی لێبوردنەوە. زۆر چاکە زۆر سپاستانەکەم جارێکی تر و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو بیستەر. من باسی لێبازنی لێبوردنمان کردوتمان یەکەمین کلیلی بچیتە بازنەی لێبوردنەوە ئەوەیە کە داوای لێبوردن لە خوای گەورە بکەیت و پەیوەندیت لەگەڵ خوایە بەو شێوەیە بێ. خەڵک ئەناسم بە هەموو ئیمانەکەی و بە هەموو شتەکەیەوانێ لە بینی خۆی و خوایە یان ئەگەر تۆزێ دڵە بۆ بکاتەوانە تۆزێ لە خواش ڕەنجاوە. خەڵک ئەناسم و زۆریشمان ئاواهین لە خواڕەنجانەکە بەوە نابڵێ وەڵام من لاخوا عاجزم یا من لە خواڕەنجاوم نازان نایڵێ لەبەرەوەی ئەترسێ. بەس من بە ئوسلوبی خۆم ئەگەر مجموعەیە پرسیاری لێ بکەم ئەیێنمە سەر ئەو ئاسنجا یەکسەر پێشەڵمەڵەمە ها پێم وتی لە خواڕەنجاوی یعنی مەسەلەن ئەڵێ بەخوا ئەگەر خوا ئەو شتەی بۆ بکردما یان ئەگەر ها یعنی ئەوانە لە ڕەنجانن نەخوا خۆ دانانیشی ئەستەغفیر الله بڵین وەکو شەڕ بکەی لەگەڵ یایاوە نییە بەڵام هەستەکەت ئەوەیە کە هەست دەکەی هێشتا خوا عەدالەتێکی بەرامبەرن نەکردو یان خوا ئەو شتەی بۆ کرد یان خۆ ئەم مێردەی بۆ یا بە من یان خوا ئەم شانسەی بۆ یا بە من یان خوا ئەم دایک و باوکەی بۆی ئەوە بە شێوەیە لە شێوەکان لەخوا لەگەڵ خوایە پەیوەندیەکەت باش نییە و لەگەڵ خوایە نەگەیشتوتەتە لێبوردنی تەواوەتی. یعنی داوای هێشتا لێبوردنی تەواوەتیت نەکردو لە ئاستێکا لەگەڵ خوای ئەمەمان باس کرد. دووهەمیان ئەبێ بگەیتە ئەوەی کە لە خۆت خۆش ببی باسم کردوتم لە ئەوەی کە لە خۆی خۆش نەبێت لە کەس خۆش نابێن جا باسمان کردومان کەسێکە مراهق بۆ هەڵی کردووە لە تەمەنێکە ئێستا ئەمری چه ساڵار خەفەتی ئەو کاتە ئەخواوەش هەر ئەگەڕێتەوە بۆ لای ئەو لێ نەبوردنەی خۆی بەتەکید بە نەک هەرچلت من هەیە لە مناڵیە من چەنەها خەڵکە ناسم بەردێکی وەشانە شتێکی سیرکە بۆ ئەوەی هەڵەتێ نەکەن خەڵکەکە من ناڵێم چاوپۆشی وەکو باسمان کرد لێوبردنە چاوپۆشی نیە لە هەڵەکانمان ناڵێم وڵا من باوەسی خۆم چۆل مەسەلەن من کەسێکە ناسم هەڵێ ئیستا زۆر پەشیمانم لەبەرەوەی کەم بە مناڵی زۆرم چۆلەکە کوشتووە بەزەیم ئیستا بە چۆلەکەکانیان ئەو هەموو چۆلەکەیم کوشتووە باش ئەمە ئیستا نابێ بڵێ وەڵا من لە خۆم ئەبورم زۆر باش بۆ کە من چۆلەکەم کوشتویان جاقەی چێکە چۆلەکەم کوشتووە بەونەوە ئەنا لە خۆم ئەبورم کە ئەو چۆلەکانم کوشتویت ناهێڵم ئازارم بە هەموو کردێکە بیرم کەوتۆ چۆلەکەیەکم بینی ئازارم بە نە ئەڵێم هەڵسو و کەوتەکەم هەڵە بووە بەڵام من لە خۆم ئەبورم ئیتر بەرەو ئەو شتە ناڕۆمەوە باسمان کردیان ئەگەر لە خۆت نەبووری هەمان هەڵسو و کەوتەکەی تەوانێ بەزەگەر لە خۆت بورایت هەڵسو و کەوتەکە ناکەیتەوە چونکە بە ئازارەوە نییە ئەمە ئەوە ئەجا ئەوە خۆت ئەبێ لە خۆ ببووری چونکە ئەو کاتە باشترین نتزانیوەکە کردوتە. دوای ئەوە باسی سێ هەممان کرد هینی دایک و باوک ئەبێ لێیان ببووری بە مطلقی ئەبێ لێیان ببووری نەک بڵێ ئاگەردنە مازا کردوون دەیقەی ناکەت خوایان نە بە مطلقی لە دایک و باوکت ببوورە ئەوە بێجگەل لەوەی کە فەرزە لەسەر یەکێکە لە فەرزەکانە کە دینی ئیسلام فەرزی کردووە تقریبەن و لە هەموو دینەکانی تریشا و لە عادات و عرف و تەقالیدیشە کە دایک و باوک خۆش باشترین و خۆشترین و ئاسوودەترین ژیانیان بۆ مناڵەکانیان ئەوێ بەڵام بە شێوازی بیرکردنەوەی خۆیان ئەبێ ئەو دووشتە زۆر خەڵک لێ ئین بێ باوکم دایکم ئەگەر منی پاڵپێوە نابێ بچمە ئەو کولیە کە حەزم لێ نییە هەتا ماوم من بیرم کێتەوە بڵێم باوکم ئەمەی پێکردم نە ئەو کاتە باوکم لەو کاتەیە ئەوەنەی زانیوە ویستوێتی من بگەینێتە ئاستی دەرونی خۆش یعنی بەو شێوازە لە دایک و باوکە ببوورە بڵێ خوایگیان من ئەزانم لەوانەیە لە هەڵسو کەوتەکانیان ناتونوتیژی پێوە دیار بوو بێ زەختی پێوە دیار بوو بێ خسبێت بیانە سێ فشارێکە و لە شتێکا لە شوکردنایان لە مەکتەبایان لە ژیانی ڕۆژانەیە بەڵام من ئەزانم قەناعەتت بەوە هەبێ کە دایک و باوکت لە دنیاە دوو کەسن لە دوای خواوە کە تۆ خۆشی تۆیان ئەوێ ئەگەر ما بن ئەگەر مردبن هەردووکیان هەر ئەمێنەوە بۆ تۆ کەیتر ئەو دوو کەسن تەواو لەو دوانە زیاتر لە دوای خواوە نییە کە دڵسۆزی تۆ بێ مناڵەکانت بە هەمان شێوە زۆر کەس مەسەن بە دایک و باوکەکان دایهەن دایکەیەکە هیلاکەیان نەخۆشیان ئاستی دەرونی بڵین زۆر ڕووخاوە پێڵم ئەڵە بزانم مشکلەیەکرد لەگە مناڵەکانتانی لێ ببووریان شڵە سۆز هەیە لە مناڵی خۆی عاجز ببێ بەڵێ هەیە لە مناڵی خۆی عاجز ببێ هەشە بەدەم ئەیڵێڵێ دەیقەی ناجەرگمە و مناڵمە ئەمانە بەس دەی خۆش نەبووە بە عەقڵ ئەڵێ ئەو تەسەڕوفە غەڵەتە هەتا ماوەم بیرم ناچێتەوە هەر شتێکە وتە هەتا ماوەم بیرم ناچێتەوە ئەوە بە معنایەکی تر تۆ لەو کەسە نەبووراوی عەفوم کردو بەس هەتا ماوە مۆشتم بیر ناچێتەوە ئەو هەر مەیڵێ باشترم مەڵێ عەفوم کردووە بەڵێ عەفوشی ناکەم و بیریشم نەچۆتەوە
بۆی ڕاستگۆبی على لەقل لەگەڵ خۆتە. بەس زۆر کەسە لێڵێ وڵا ئەفی فلان کەسم کردویان لە فلان کەس خۆش بووم بەس تەسەڕفەکەی تاماوەم بیرم ناچێتەوە. ئەمە ئەوە یان خۆش ببە لە هەموو کەسێ بەبێ شەرت، هەر کەسێکت هەیە لێ خۆش ببە بەبێ ئەوەی شەرتی لەگەڵ بکەی، بەبێ ئەوەی بڵێ ئەگەر ئەوەم بۆ بکایان ئەگەر وا بکایان ئەگەر ئەو هەڵسو کەوتەی بگۆڕیان ئەگەر ئەو شتێ بکە من لێ ئەبورم. لێ مەبوورە بەو ئەوەی کە شەرتێکەکەی لەگەڵا بکەی، لێ ببوورە وەکو خوا چۆن لە خەڵکە بورێ بەبێ شەرت. خوا بەبێ شەرت دێت ئەبورێ زۆرترینی جارەکانی. ناڵێم یعنی ئەگەر تۆ ئەو شتانە نەکەی خوا هەر لێ دەبورێ، بەڵام خوا زۆر 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 بەڕەحمە. زۆر جار گەورەترین هەڵەت گەورەترین تاوانت بە بچووکترین ڕەحمیان بەزەی کە تۆ ئەی نوێنی بەرامبەر خۆتیان بەرامبەر یەکێ لێ دەبورێ، یعنی تۆش تۆزێ بگەیتەوە ئاستە. لەگەڵ یەکێک لە گرنگترینەکانی ئەوەیە لێبوردن بچیتە بازنەی لێبوردنەوە ئەوەیە کە لە ڕابردووت ببووری، لە ڕابردووت ببوورە بە هەموو شتەکانیەوە، بە هەڵەکانیەوە بە خۆشیەکانیەوە بە ناخۆشیەکانیەوە بە هەموو کەسەکانیەوە، چونکە ڕابردووت ئەگەر گرت بێتی و قولاپەکانی تێچەقانە بێتی ئێستا تەواو ئەو ڕابردووت پێوە ئەمێنێتەوە و داهاتوش سبەینش دەبێ بە ڕابردوو. سۆزەخان تاکی کوردی ڕابردووی نیوەی شەڕی ناوخۆیە، نیوەی شەڕی ئەران عێراقا، نیوەی کیمیا بارانە و نازانم چی، ئەمانش هەر هەمووی ئەگەڕێنەوە لای ئەو لێ نەبوردنە. ئایا ئەکرێ کەسێک لە کەسێ بۆ نمونەسێک تۆڵی لێبوردن کەسێڵێ من لە سەدام نابورم، لە عەلی حەسەن مەجید نابورم، یعنی ئەمانە وەکو بڵێ دیکتاتۆرێکن. کەسێک هاتووە ماڵەکەی تاڵان کردووە ماڵەکەی هەر شتی یعنی زوڵمی ئاوە. ئەمە تۆ چۆن ئەم کەسانە ڕابردووی خۆیان چاکەنەوە؟ وەکو لایەنە سیاسیەکە وەکو من بم کا بە نمونێ ئەگەر من توانی بێتم بیکەم ئەوەی کە گوێی لێمانە ئیستا لە من باشترە توانێ بیکە، لە ماڵ تاڵانی کردنەوانێ، لە باوک نەمانەوانێ، لە ماڵەمان بەخێوکردنەوانێ، لە هەرچی ناهەمواریەک هەیە بەسەر منە هاتووە. من لە 12 ساڵیەوە بێ باوە کراوم، لە 12 ساڵیەوە هەتاکو تەمەنێکی لەم ئاخیرە ئەم 5 ساڵی ئەخیر من تەعزێبار بووم بە هیچ شێوەی ئەمود لە عەرەب و لە سەدام و لەم شتانە خۆش نابم، چونکە باوکیان لێ بردوم کە ئێستاش لە هەموو کەسێکم خۆشترێ. 29 ساڵ 30 ساڵە مردووە ئازانم ئەم دەقیقەیە، یعنی ئێستاش باوکم بە مردوویش لە هەموو کەسە زینۆکان خۆشترەوێ. ئەو باوکی لێ کردم، یعنی کە ئاهاتمە ئەم شتانەم ئەخوێن و ئەیان پیانەوتمە بێ لە هەموو کەسەکان ببیوری بەبێ شەرت، یا من دووسەیەکمدا نابوو لە دەرەوەی بازنەکەم وت ئەمانە نا، ئەن و سۆزە نابێ وت ئەمانە نا. معنای ئەوە نییە. ئێستا من پار لە 14 لە ڕادیۆی نەوایە لە ئەنفال بەرنامەیەکیان کرد لەسەر ئەنفال ئەمەم باس کرد. معنای نییە کە من بڵێم ئەمە مەبەستی من نییە بڵێم من لە خەڵک ببوورە لە خۆت بۆ خۆت لە سەدام ببوورە، بۆ خۆت لە عەلی حەسەن مەجید یا عەلی کیمیایی ببوورە، بۆ خۆت لەو کەسانە ببوورە کە کەسوکاری ئەنفال کردووی، کە ماڵی تاڵان کردووی، کە نەهامەتی بەسەرایە ناوی لەبەر ئەو کەسە نە، لەبەر خاتری خۆت. معنای هەیە من کەسێک بم ئەو هەموو شتم لە ژیانە بەسەر هاتۆ 27 ساڵ 28 ساڵ تەعزێبار بم، ئەمە چییە؟ وەڵا سیرکە چی لێ کردم، یعنی من ئێستا بە نمونە ئێڵێمەوە لە 12 ساڵیە بڵین عەرەب و دەست و دامێنەکەی باوکیان لە من کرد. معنای هەبوو لەو کاتەیە ئەگەر ئەم شتانم بزانیان نەمە هێشت 1 ساڵم بەسەر هاتێ پەڕ ببێت، بەڵام من لە 12 ساڵیە بێباوک کرام و ئەو ئازارە گەورەیان نام لەبەرەوەی نەم ئەتوانی لێبوردن بکەم بۆ خۆم. ئەو قولاپە بە گەورەیەکێکە لە قولاپی ئابوو سیاسی زۆر قولاپەکەی تیژ و بەقەوەتە، چونکە بە بەردەوامی لە ڕۆژانەی تۆیایە. من لە 12 ساڵیمەوە تاکو 35 ساڵیم بە بەردەوامی ئەو قولاپە لە ناخی منە ئەجوڵایەوە و بە بەردەوامی لاخی برینارە کردم. معنای هەیە کەسێک یعنی بیرم کردەوانێ وتم خۆی ساسەدان مردووشە کوژراویشە و بەو مەسیرەش کەیشکە گەیشتووە. هەموو کەسێکی تریشک ئازابتە لەو خراپتر ئەبێت مەسیرەکانی ئەوە وعدی خوایە لەسەرت، خوایان لەم دنیاە لەو دنیا حەقە بۆ ئەکاتەوانێ. تۆ پێویست ناکا دابنیشی پەیامی حەقکردنەوە و نازانم چی و چی و چی بکەی. تۆ ئەگەر پەیوەندیت لەگەڵ خوایە زۆر بەرز بێ لە ئاستێکا بێت کە بڵێ هەموو شتەکانم ئێمە دەست خوا، ئەگەیتە ئەو بازنەیەی کاڵێ پێویست ئەکا من سەدام باوکیشی لێکردم و 27 ساڵی ژیانم تاڵ بکە. لەوەیە لێبوردنەکە لەوەیە کە من
بە هەڵە تێگەیشتە بوو مامەزانی ئەگەر ئەو قولاپە دەربێنم هینی عەرەبیان هینی سەدام یان هینی ئەو دەست و دامێنە وامەزانی تریانی ئەڵێم دەستان خۆش بێ باوکتان کوشتوم نە ئەزانم هەڵسوکەوتەکە درڕندە بووە غەڵەت بووە نە ئەبوایە بکرایە حەقی مافی کەس نییە کەسێکی تر گیانی کەسێکی تر بسەنێ بەڵام کرا بوو ئەم شەڕانە ڕوویاوە لەمە مەقەدەری میلەتی کووردە ئەکرێ لەوانەشە بکرێ خوانە خواستی ئیشەڵڵا قەت نابێتەوانێ بەس زۆر کرا لە خۆمان و لە دەرەوە و لە هەموو شتێ ئەم بە زمانە ڕوویە بەس هەتا کەی من بڵێم فلان حیزب و فلان حکومەت و فلان دەوڵەت من ئەو کاتە کراوە ئیستاش خەڵگەڵە شەڕی ناوخۆ چەند ساڵی بەسەر هەڕۆشتووە لەنەوە نازانم چەنەوانێتە ئیستاش باسەکرێن هەمووی ئەڵێ شەڕی ناوخۆ یەکێک ناتوانێت لەو مووقیفە ببورێ من ئەمە ئیستا پاساو ناهێنمەوە بە حیزبەکان بۆ خۆت ئەڵێم مەڵێ من ئستا بڵێم ئەگەر بڵێم ئەو قولاپەی سەدام و دەست و دامێنەکەیم لە ڕۆحی خۆم دەرهێناوە معنای ئەوە نییە لەسەر هەڵسوکەوتەکەی سەدام ڕازیم یان دەستی خۆش بێ علی کیمیاییت کرد بە هەڵەبجەیە نە معنای ئەوەی من کە چوون بۆ شاری هەڵەبجە لەم کەڕەتەیە چووم لە هەڵەبجە بۆم باسکردن ئەمەم بۆ هەڵەبجە باس کرد وتە معنای ئەوە نییە من ئستا پێتان بڵێم بڕۆن لە علی کیمیایی بخۆش ببن بەس بۆ ئەهێڵن لە هەشتەوە ئەو کیمیایە کراوە هەتا ئستا علی کیمیایی زاڵ بێ بەسەرتانەکە ئێسقانیشی نەماوە ئێستا معنای هەیە یەکێک ئازارت با 20 ساڵ لەمەوە پێش ئیستاش بە بەردەوامی تۆ ئازار بە کە نەژما بێ من باسی ئەو لێبوردنە ئەەکەم یعنی مەهێڵە خەڵکەکان زاڵ بن بەسەر تا ئەگەر نەژما بن خەڵکانێکەیە ئیستاش 20 ساڵە مێردەکەی مردووە 20 ساڵە دایکی مردووە 20 ساڵە باوکی مردووە هەر کە بیری یەکەوێتەوە چه ئازابێکەیە بۆ ئەو مرد تەواو لە لای خۆی خۆیەتی ئەم قولاپە هەتاکەی دەرناهێنی لە خۆت سیرکە بۆ ئەوەی کە زۆر ڕوون و ئاشکرابین لێبوردن بۆ خۆتە منەت مەکە بەسەر هیچ کەسێکە نەڵێ وەڵام من دڵم پاکە و لە خەڵکە بورم ئەو کەسێک کە دڵی پاکە و لە خەڵکە بورێ منەت نەکات چونکە بۆ خۆتە خۆت ئیسیفادەی لەکەی هەتا ڕێژەی لێبوردنە زۆر بێ هەتا ئیسیفادە ئەەکەی هەتا پەیوەندیت لەگەڵ خۆیان پاکە بێتەوە هەتا سیفەتە جوانترین لە سیفەتەکانی خوا لە خۆتا بەرجەستە ئەەکەی ئەمە یعنی شکیتیانە لەمە ئەو قولاپانە دەربێنە لە ناختە هەتاکو وای لێ نەکردووی برینارێکا بە بەردەوامی چونکە سێرکە هەر بۆیە خەڵکەکان ئەو نەتووڕە و ئەسەبی نەکرد پیان بڵێ بڕۆ بە ولاوانێ هی نەبن بۆ چونکە برینارن قولاپەکانیان ئەجوڵێنیتەوە لەگەڵێک بێکێک بڵێ فلان شت ئەو 6-15,000 قولاپی پێوەیە تۆش قولاپێکی تریتی ئەچەقێنیان ئەی جوڵێنی تەوانێ خوێنی لێیە کێکێکیش کەوتە ئەوەی ئازارێکی بیان برینیکی بیان خوێنایی بێ و کومریشکی سەر بڕاوی لێ بێنە بەرچای خۆت یەکسەر پەلامارد ئەو بە تووڕەبوون و ئەم هەموو خەڵکە ئەم هەموو گرژیە لە هەموو مێشکەیە هەیە هەمووی پەیوەندی بەوە هەیە هەمووی پەیوەندی بەوە هەیە لە 20 شوێنە برینارە لەگەڵ ئەی جوڵێنی تۆ برینەکانیە کولێتەوە بەڵام ئەگەر وردە قولاپەکانە دەرهێنا و لەگەڵ داوای خوات کردوتە یارمەتیم بەخوایە ئەو برینانم ساڕێژ بێ ئەگەر یەکێکیش ئەزیەتی یای ئەگەر یەکێکیش بێتاقەتی کردی وەکەوە نییە قولاپێ بجوڵێنی تۆ ئیلتیهابی کرد بێ و شوێنەکە ئازاری بێ ئەو ڕوشێنێ و دوای سعاتێ و ڕوشانیە چاکە بێ ئەفسۆزەخان زۆر جاری وا هەیە ژنومەکەونە جیابوونەوە جیابنەوە کاتێ سری قەزەکەیانەکەی شتێکی زۆر بەسیتە شتەکە زۆر سادە و مناڵانەیە بەڵام دوو کەس شەڕێکی گەورەی لەسەر بێ ئەمەش پێدوانیە هەر ئەو قولاپە کۆنانن کە جەنابە باسییانەکە بەنی شتێکی بەسیت پیاوە کە شتێکی زۆر سادە بە ژنەکەڵ یان ژنەکە شتێکی زۆر ئاسایی بە پیاوەکەڵ شیاوی ئەوە نیە بیکاتە هاوار بیکاتە شەڕ بێتە شەڕێکی گەورە ئەمی شەرەگەڕێتەوە لای ئەو قولاپانێک کە بەڕێز بزڵبت ژنێک کە لە خێزانێکا پەروەردە بوو بیان بڵین خانمێک لە خێزانێکا پەروەردە بوو بێ بە بەردەوامی بڵین بە شێوەیە لە شێوەکان هەڵسوکەوتی باشیان بەرامبەر نەکرد بێ مەسەلەن ئیتر بڵین جنێوی خوارد بێ ئازاریرا بێ دەرونی برینار کرا بێ هەر شتێ لەم شتانە طبعاً ئەمە ئاواتە خوازە شەو ڕۆژ دەم بە دوعایە شوێ بکە و نەجاتی بێ لەبەر ئەوەی هەر بەم قولاپانەوانە سێریک ئەلەمە بەم قولاپانەی ماڵی باوکیەوە هی براکانی و هینی باوکی ئەڕوات ینی دایکی ئەڕواتە ژیانی هاوسەریەوە لە یەکەمین دقەیە یان لەکەمین کەڕەتە کە هاوسەرەکەی ئەگەر پێشی بڵێ بڕۆ بەولاوە کە پێی و بڕۆ بەولاوە یان قسەیەکی پێ و یان شتێکی پێوت ئەم بەجارێ 20 قولاب لە ناخیا بریناریەکە و ئەجوڵێتەوانێ لەوانەیە بڵێ
يعني ئیتر تەحملی بۆ ناکرێت لێ من ئەو حاڵەشم قبول کرد و ئەمەش قبول بکەم هەیە تەحملی بۆ ناکرێت و ئەم هەموو حاڵەتی جیابوونەوەی کە ئیستا هەیە بەداخەوانێکە لە خەریکە لە زەواج زۆرتر ئەبێ ئەم هەموو حاڵەتە هی ئەوەیە خەڵک بە قولاپێکی زۆرەوە چێتە ژیانی هاوسەریەوە لە ژیانی هاوسەریا مێردەکەی پێڵە بڕۆ بەولاوە تەحمل ناکە ئەینەن شتیش پیاوەکانیش جارێ پیاویش زۆر سامەر باسی خامەکان پیاوی زۆر قولاپی هەڵگرتۆ تێچەقیوە لە ناخۆ دەرونی جا ئەگەر ژن لە ناو خێزانەکەی خۆیان بێ زۆرترینی لە بڵین لە کەسە نزیکەکانیەوە بێتۆمانە کە من کە لە بڵین لە بازنە گەورەترین لە ئیشەکەی تووشە بێ بەڵام پیا و لە سیاسەتەکەشا لە ڕامیانی لە زۆربەی شتەکانە ژنیش تەبعاان بەس بە ڕێژەیەکی زۆر پیاویش زۆر قولاپی لە ناخاچەقیوە و بریناری کردووە پیاویش بە بەردەوامی لە بڵین دوور لە ڕووی هەموو ئەو کەسانی کە گویان لێمانەوە بیستەرەکان بە بەردەوامی لە سوکایەتی پێکردنان ئەگەر لە ئیخبارا بێ ئەگەر لە میدیاکان نابێ لە ڕاگەیان نابێ لە سیاسەتا بێ لە اقتصادا بێ بە بەردەوامی هێرشێکی نایەکسانیانە بۆ سەریان منیسا من لەماناندانانیشم بڵێم لین بکەم بەڵام ئەوانیش هەست بەو قولاپانە ئەکەن هەر بۆیە 20 ساڵ عسکەر بووە خاصة هەر سوگاتی پێ ئەکرێ ینی سوکاتی پێ ئەکرێشتا پیا و لەم کۆمەلگای ئێمەیە یەشتا نەگەشتۆتە ئەو ئاستەی کە بتوانێت لە 100 لە ناو شارەکەی خۆیە لە گەڕەکەکەی خۆیە لە شتەکەی خۆیە بە هەموو ڕێزەکەیەوە بێتە دەرێ و بڵێ من پیاوی ئەم شوێنەی خۆمەوەی زۆربەی پیاوەکان گوێمەڵێ بۆ من چیمنە پیاوی لەسەر چاومی باوک و براو کە سوکاری ئێمەیە بەڵام لەبەر ئەوەی لە سیستێمێک و لە ڕژێمێک و لە کەلتورێکا بەخێو بووە لە مناڵیەوانێ بە شێوەیە لە شێوەکان سوکایەتی بەرامبەر کراوە ئەنجا ئەم پیاوە ئەم هەموو قولاپەی تێچەقیوە ئەم هەموو ڕقەی هەڵگرتووە ئێتر لە ڕقەکان لە سیاسەتەوە بێ لەباری ئابوووریەوە بێ لەباری هەر کۆمەڵایەتیەوە بێ هەر شتێکەوە بێ بۆیە تەحملی ژنەکەشی ناکە بۆیە ئەبێ ژنەکەی ئەو قولاپانەی لەگەڵا هەڵبگرێ و بریناریکە بۆیە ئەمە ئەو ئەجوڵێتەوە هەردووکیان برینار ئەم دوو برینانە بەرێکە کەون و ئەلم مەساتی ئەو برینانەیە ئەم هەموو جیابوونەوەیە بەڵام ئەگەر بڵێ باشە تێبگەی لە یەکتری بڵێ ئەم زەلامە ئەمە سیفاتەکانێتی ئەمە شتەکانێتی من ئەگەر لێ ببورم ئەگە تەسەڕفێکی کرد لێ ببورم بۆ خۆم لێ ئەبورم ئەزێتی خۆمی پێنایم ئەویش کەڕەتێکی ترێتە ینی ئەگەر لەسەر وزە بڵێ وزە ڕائکێشێ عینەن هەمان شێوەی وزەکەی خۆی من کەڕەتێک و 2 کەڕەت و 3 کەڕەت لە دڵەوە لە دڵەوانێ من زۆر کەسەڵێ مەڵم فێری ئەوە ببە لێ ببورە لە مێردەکەت بەخوا مێردەکەت باشە بێڵن سۆزە بەخوارە بێ من ئاشتیکەم و هەموو کەرتێر من لێ ئەبورم ئەمە چۆن لێ ئەبووری ئەم ژنە ینی جا ئەچمە قوڵایەکەڵم ئادەی بزانم چۆن لێ بوو ئەڵە چی بکەم وڵایتر پێڵێم و دەی قەیناکە و دەی گوێشی نایمێ و نازانم چێمانە بەڵام هێشتا قولاپەکەی تێچەقی و ئەگەر بۆشی بکرێ یعنی حەقی خۆشی لێکاتەوە بە زیاشەوانێ بەزیانی یان پێ ئایبیان کەڵتورەکەی واهەیە یان لەخوا ئەترسیان نازانم چی بەڵام لە دڵۆن لی نەبووراوە یا لە عقلەوە لی نەبووراوە چی دروستە بێ حاڵەتێک دروستە بێ بەدەم ئەڵێ من دڵم پاکە و لێی بوراوم بەدەم ئەیڵێ بەڵام لە ناخەوانێ لەگەڵ مێردەکەی ئەڵێ بڕۆ بڵاڵێ تۆ لە 15 ساڵە بە من ئەمشتا ئەڵێ کەواتە چی لێی بورایت فلیمێک لێ ئاەوە فلیمەکە بە بەردەوامی لێ ئەیاتەوانێ ژنی وا هەیە بە بەردەوامی فلیمی ژیانی خۆی لێ ئەیاتەوانێ بە بەردەوامی فلیمی خۆی لێ ئاتۆ بە بەردەوامی ئەڵێ من وام پێکرا من وام پێ هاتم من وام لێ هات ئەی نەشتیش پیاوی شەر لەگەڵ قسە ئەکەنەڵێن ئێمە زانی لە چ سروفەکەین ئێمە ئەزانی هەمووی ئەمانە قولاپن ئەو قولاپانە دەربێنە محاولە بکە ئەو قولاپانە کارێک نەکەی کە ئەو قولاپانە واد لێ بکە برینارە بکە و برینارەکەشت بە بەردەوامی بێت داوا بکە لەگەڵ خوایە بڵە خوایەتر بەسە من لێ ئەبورم بۆ خۆم لێ ئەبورم کەواتە سۆزەخان ئێستا کەسێک بیسەرێک زۆر قەناعەتی بەم قسانەی جەنابتان کردووە گەشتۆتەوە قەناعەتەی کە ئەبێ ئیتر لێبوردن لەکوێوە دەست پێ بکە ڕقێکی زۆریە حالیان لەگەڵ بەرامبەر لە کام هەنگاوە دەست پێ بکە خێرا بڵێتەوە من ئەم دەقەیەوە
لەم قسانەی سۆزەوە من قرارمە ئیتر تاولەیە بورم و ئەوە ینی یان هەنگاو بە هەنگاو یان ئەبێ خۆی بەرنامە ڕێژێکی بۆ بکە و چۆن قەناعەتی کولی بە خۆی بێنێ ئەو کەسەوە هەموو ئازارە یاوە بە قورسێکی هەیە 30 ساڵە 40 ساڵە خەفە دەکاتە دڵ ئێستا لە ڕێگەم بەرنمەیەوە بڕیارەداڵێ من لێ بورم تەواو چی بکە لەکوێوە منەمەوێ هەنگاو بە هەنگاو بۆی باسکەی بۆ ئەوەی من نمونونەکانم زۆرترینی جار نمونونەکانم لە واقعایە لە هەفتەی پێشوە یان دە ڕۆژ لەمەوە پێش بزبط ئەم حاڵەتە ڕوویە هات ئافرەتێکە پێشم و دوتمەماکەم بە نمونە لەسەر تەلەڤیزیۆن ڕادیۆ باسێکەم وتی بیکە ناوی ناڵێم بەڵام بەخوا چۆن ئەگەرمەوە خوا شاهید بێ یعنی حتم نییە بەڵام چۆن ئەگەرمە حاڵەتەکە وایە بوو. وتی چەند ساڵێکی زۆرە طبعاً بە ئازار و خەم و خەفەت و بە گریانەوانێ باسی زۆرفی خۆی کردو لەگەڵ خەسوویا و چمە ساتێکە و چۆن هەرچیەکە ڕازی نابن و هەر چۆنێکە هەر ڕازی نابن و ئەجا ئێستا بەتەمایە سەفەر بکە بۆ دەرەوە بڵێن بۆ دەرەوەی وڵات ئەم لەم 2 هەفتە دوای جەشن ئەیوت مێردەکەشم هەر ئەڵێ ئەبێ پێش ئەوەی بڕۆین ئەبێ ئاش بینەوە لەگەڵ دایکم و خوشکەکانمان لەبەر ئەوەی ئەبێت یعنی پێویست ئەکات ئەم شتەوا بکەین هاتوو بۆ لای من داوای نەسیحەتەکات چی بکەم سۆزەخان ئەش ناتوانم بیشیان بینم ناتوانم تۆ بە منەڵی لیان ببوورە من چۆن لیان ببوورم کە نەمەوێ دەمن چاویان ببینم طبعاً ئەم شتانە هەمووی بۆ باس کرد و ساعت و نیوێک من قسەم لەگەڵا کردو ئەوهانە و گەیشت گیانمە ئەو قەناعەتێکە لێبوردنەکە بۆ خۆیەتی ئەوهانە وتی دە باشە ئێستا چی بکەم وتم ئێستم بە ڕۆژوویت وتی بەڵێ ئێوتم باشە قناعتە بەم قسانەی من تۆزێ کردوتی ئەروەڵات ینی هەستەکەم ئیسراحەتم کردە ئێستا وتم دە باشە وەرە با من و تۆ وادێ بکەین ئەم ئێوارەیە کە بەربانگن نەکردەوە ئاوا سێریە کردم وتی تم لەگەڵ لەسەر بەرماڵەکە لەبەر خاتری خۆت لەبەر خاتری خوا یان لەبەر خاتری خوا لەبەر خاتری خۆت کامیانە عینەن شتە چونکە یەک بازنەی متەکاملە خەڵکەشت بۆ خۆیەکە لەبەر خوایەکە کە بە خواشیەکە لەبەر خۆی ئەیکاوە نیە ئەوە بازنەیەەکە هەر کامێکیانم گرنگ نییە بەقەی ئەوەی کە گرنگە بیکە ئەو شتێک کە پێ دەڵم وعدم پێ بیکەم وتی بەخوا وتم دە باشە لەسەر بەرماڵ کە ڕۆژوو تشکان قومی ئاوە خوارد و دەنگە خوڕماکە خوارد بڵێ خوایەکیان من لەگەڵ تۆیە لەسەر ئەو قسانی کە سۆزە پێیوتم و باسی کرد بە تەواوەتی بە دڵ و بە عەقڵ لە خەسووم ئەبورم یارمەتیم بە ئەو لێبوردنە بکەم بە حەقیقەت خوایەکیان لەم دەقەیەوە من گەیشتمە ئەو قەناعەتەی بە هەموو شتەکانیەوە کە خەسووم بەرامبەری کردو من لێ بوورم وتم ئەنجاکە لەسەر بەرماڵەکە تەواو بیت و نوێژەکە دوای ئەوەش بە مێردەکەت بڵێ من لەم پێش ئەوەی بڕۆین وعدە پێ ئەیەم دایکت و خوشکەکانت ئاشتەکەم و ئەنجا ئەڕۆین بەڵام لەبەر ئەوەی قورسە بڵێ ئەم 1-2 ڕۆژە لەگەڵ ئافرەتێکم تەمرینم پێکەوانە ئەگەم بەس مەجالم بە بەزوتم مژدە بە مێردەکەت با دڵی خۆش بە ئیسراحەت بکە بەخوا چۆنی ئەگەرمەوەوە بۆ سبەینێ لە یەکگرتو ئەو کۆڕکۆبوونەوە هەیە بۆ آخر محازەرە بووینی قانون نیەتم باسەکرا لەوێ لەو کۆبوونەوە خۆشتی لێ بووی هاتو ئابوتیشم بەیانی محازەرەیەکم هەیەوتی شەڵا بمزانێ محازەرە وتم بەیانی محازەرەکەم وەرە بۆ ئەوێ گوێی لێ بگرە و قسەشەکەینەوە هاتۆ دایکیشی هێناوە کە دوای خۆ حەفیزمش هاتۆتە بەردەمم دایکەکەی ئەگری من دایکی منە سۆزە خانەمە چی بۆ مەمانجی زێ نازم چی منیش ترسام بەڕاستی ترسام ئەگریا دایکەکەی وتم شتێکم نەکرد چوو بێت و لاوای لێبوردنی لێ کرد بێ و خەسۆکەی لێ یا بێیاش ینی تۆزێک هین بووم شڵەژام وتم ناوتی هاتووم بەخوا ئەهدم کردو چیت ئەوێ بۆ بکەین نازەمتر زۆر ئەلۆ قسانی خۆماکە بەو پەڕی خۆشی و ڕێز و سۆزەوەیکەین بۆ بەرامبەرەکەمان بە تایبەتێگە بەرامبەرەکە دیارمەتی و بە وتم چی بووە وتی بەخوا سۆزەخانە عینەن تۆم کردووە لەسەر بەرماڵەکە دوعاکەم کردووی تر چۆنە پێوتم ئاواوتومە خوایە لەبەر خاتری تۆ لەبەر خاتریەوەی دایکی مێردەکەمە لەبەر خاتریەوەی نەنکی مناڵەکانمە من لێ ئەبورم تەواو لەبەر خاتری تۆ ئەو نیە یارمەتیم بەخوایە سوێن و قورئان ئەخوا ئەڵێ هێشتا سفرەکەمان هەڵ نەگرتە بوو مژدە بەم بە مێردەکەم دەرگا لێ یاوە دەرگامان کردوتەوە خەسوو دوو دشەکەی هاتوون بۆی داوای لێبوردنی لێ بکەن بەخوا ئەنجا دایکەکەی وت هەموو گیانم هاتۆتە لەرزین و تومەمە چی بوو و توانە ئەنجا دەستی کردو بە گریانوان و توێتی بەخوا منیش بەتەما بووم بێم وە ئەمڕۆ لەسەر بەرماکە نوێژم کردو و تومە ئاچم و ئەوانە توێتی بەو خوایە نازانم لە کاتێکا کە نوێژمان کردووە ڕۆژوو ماشکان و دایکەکە و توێتی ئەویش بیستە بە دوو کۆ مووقیفی کرد بوو بووی نامێ بیشی بینمەوە بووکە نەیێنی سەفەر بکەن و بڕۆن بە کوڕەکەی وتبوو ئەمەشی پێوت بوو کوڕەکە وتبووی خۆدایکیشم نایە تۆ ببینێ بە زەبەر خاتری من وەرە وتبووی هەر لە خۆیەوە فێنکە یەک بە دڵما هاتووە
وتومە هەستن باشێ تامە نەحلەتکەین و ئێمە بڕۆین ئاشتیکەینەوە کچی ژنی کوڕەکەمانە سەفەر ئەکەن با بەم ڕەمەزانە ئێمەم خێرە بکەین لە یەک کاتە ئەو دوو کەسە ئەو خێرە گەورەیان گەیشت ئەوە ئاستی لێبوردنیت متەکاملە بۆ خوا لەگەڵ خوایە بیکەی ئەم کەسانی کە ئێستا گویان لە ئێمە زۆرترینی ئەو کەسانن کە لەسەر بەرماڵن و پەیوەندیان خۆشە لەگەڵ خوایە بەس بگەنە ئەو پەیوەندیەش ئەو ئاستە بەرزەی کە ئیتر لە کەس ئاجز نەبی لەبەر خاتری خۆت هەڵسوکەوتەکانیانە بەدڵ نییە لەسەری هەڵوێستە بکە پێی بڵێ من ئەم شتم بەدڵ نییە حەز ناکەم ئەم تەسەڕوفم بەرامبەر بکەی من بەدڵم ڕازیم نییە لەسەر ئەوەی کە سەدام ئەوەی کردو من ئەزانم کە حیزبەکان هەڵەکانیان ئەمێ ئەزانم مەسئولەکان هەڵەکانیان ئەمانێ بەڵام بۆ ئەهێڵی هەڵەکانیشە بەرامبەر بکەن قولاپەکانیشە تێبچەقێنن بۆ ئەهێڵی بە دوو کەڕەت ئەزێتێ بن ئەسڵەن کەڕەتێکیان هەڵسوکەوتەکانیان بڵێ هەڵەیە بەڵام مەهێڵە ئازارە بە نقلابە تێبچەقێنن لیان خۆش بە لیان خۆش ببە بۆ ئەوان نامەچۆ باوەشیان پێ بکەیت بۆ خۆت لەبەر خاتری خۆت من پێم وتم بۆ خۆت لێ خۆش بە دوێنێ ناپێرێ هات بەوانی ئەیوت من چەند ساڵە شوم کردووە لە دوای ئەو ئێوارەیەوانێ سۆزەخان بەس بۆ ئەوە هاتووم پێ و بڵێم بەخوا نەوە هەستێکم هەیە ئیستا شکرانی خوا لەسەر یەک شتەکەم بەزاتم بۆی دڵ خۆش بێ ئەوەش بکەی ئەوەش بگێڕیتەوە لە رادیۆ لە تەلەڤزیۆنە بۆی پێم بڵێ هەتا ئەو کاتە ئەو ئێوارەیە یەک دایکمە بۆ ئیستا دوانم هەیە یعنی سبحان الله دڵەکان خوا چەند بەڕەحمە ئەگەر یەک تۆز بیکەیتەوە ئەو سۆزەی خوای تێ بکەیت کەم هەنگاو سۆزەخانی کەم هەنگاو لەگەڵ خوا لەگەڵ خوا نەک ڕووکەشی بێت لەگەڵ خوا بە تۆ بڵێم لەگەڵ خوا بێزەبت بڕۆ سەر بەرماڵ ئەو پەیوەندیە لەگەڵ خوایە چاکە جارێ من بە زۆرترینی خەڵکەکانە لەمەر پێشیان مەڵێن پێویست بەعزە کەسێکەر پێویست ناکە بۆ نمونە ئەوە لە ناو خزمەتیە پێویست دەکات چونکە سلەی ڕەحم و ئەبێ یعنی ئەبێت کوڕەکە دایکەکەی ببینی ئەبێت تۆ ئەوە بەڵام جاری وایە لە یەکێک مەسەلەن دوکانارێک هەڵەیەکی گەورە و بەرامبەرەکە یانجنێ و پیان شتێکە ئەڕژێ بەسەر تایان شتێکەکە ئەوەش بیست دەبێ بە قولاپەکە لە بچووکی و گەورەی یا فەرقەکە بەزمومی و ئازاریاوی بڕۆرەوە ماڵەوە سایقی تەکسیەک پارە و زیاتر لێ ئەستەنگی و ئیزعاج دەکا و مەسەلەنە لەو شتە نمونە بەسیتانەوانێ عەرەبانەکەی کێتە بەردرگا 2 دینار زیاتر لێ سەنگێ کاڕواڵێ خۆ من ئەوە نەمبایان ئەوە یان لێو تووڕا بێ یا هەر شتێک ئەوە پێویست ناکە تۆ ئەو عەرەبان چیە لەوانێ ببینیتەوە بەڵام سایقی تەکسیەکە لەوانێ قەت نەبینیتەوە یان دوکانارەکە قەت نەبینیتەوە لەوانەش خۆش ببە لەبەر خاتری خوا لەبەرەوەی خۆت مەسەلەن برینار نەبی منیستاوام لێ هاتووە هەر کەسی هەر شتێکم پێڵێ یەکسەر چونکە ئەمەم خوێنەوە لەسەر وزە و لەسەر دەرونیەکە ئەزانم یەکسەر ئەڵێم بۆستەیستا ئەمڕۆ ئەو کەسە مەسە ئەو قسەی پێوتم ئەگەر ئەو کەسە لە ژیانیشمانە بین و ئەگەر لەسەر جادەکەش بەلامە تێپەڕ بوو بێ یەکسەر ئەڵێم خوایەکیانە بەر خاتری تو ئەو قسەی کرد بەرامبەرم من لێ خۆشە بم چونکە کە لێ چوویتە بازنەی لێ خۆشببوونەوە چوویتە بازنەی شکرانە بژێرەوە دڵت خۆش بێ بە هەموو شتەکان ئەو کاتە زیاکە حتا لێبوردنە زیابێ حتا خوا لێبوردنێ بەسەرە ئەکەوە تا خوا لێ دەبورێ یانیەوە شتێکی ئاسایی و سروشتیە حتا خۆت لێبوردن لەگە خەڵکا زۆر بێت تا خەڵک لێبوردنیان ئەگەر نەزانی لە ناخۆ بڵێ وەڵام من زۆر لێبوردنم هەیە بەس هەموو کەسێ بەزە عیفم تێگا ئەوە نا یا من زۆر لێبردمێ بەس زانی خەڵک ئیستیغلالمەکە ئەویان نا ئەوەی کە بڵێ من وەکو نێلسۆن ماندێلایەن وەکو غاندی یان وەکو ئەو هەموو نمونانەی کە لەسەر ئەرزان نەماون ئیستا و بازنێکیان و هەتا ئیستا بە نمونە ئەهێنرێنەوە لە شوێنەکانە بڵێ من لێبوردنم هەیە و لە قووەتیشمەوە لێبوردنم هەیە لێبوردنم هەیە و لە ڕەحمان و ڕەحیمی خواوە لێبوردنم هەیە ئەبە و قووەتە و لەسەر ئەرز بۆستی بڵێ من مێردەکەم لێت ئەبورم لەبەرەوەی خوا حەزی لە سیفەتی لێبوردنە نەک بڵێ لێ دەبورم چی بکەمێتر هەرەوە نەمدە سەڵاتە ئەو ئیسیفادەی لێ ناکەی لێ دەبورم وڵادەی چی بکەمێتر ئەترەوە مەجبورم ئەوانە لێبوردنی پێ ناوترێ ئەبێ بڵێ لێت ئەبورم لەبەرەوەی سیفەتێکی خۆش شەویستترین سیفەتی خوایە لێت ئەبورم لەبەر ئەوەی کە هەست بە هێز و قووەتی خۆم ئەەکەم بۆیە لێت ئەبورم ئەمە یەکەمینیان دووەمینیان هەر کاتێک چوویتە بازنەی لێبوردنەوە باسمان کرد فێری تەجروبەکان ئەبی هەتاکو هەنگاوی دووەم بۆ ئەوەی کە بچیتە بازنەی لێبوردنەوە بۆ ئەوەی کە ئیسیفادە بکەیت چییە ئەو هەنگاوی کە بچیتە عملی بە عملی لە خەڵک ببووری ئەوەیە کە بڵێ من ئێستا لەم کەسە ئەبورم بۆی ئەم تەجروبەیەم بیر نەچێتەوە نەهێڵم ئەو کەسە هەمان هەڵم بەرامبەر بکاتەوە
وەکو باسم کرد ئەگەر یەکێک شتێکە بەرامبەر بکاو بڵێ من بە ئازارەوە بیرێکێت و بڵێ وەڵام من لێ خۆش نابم بۆیم تەجروبەیەم بیر ناچێت و بە بەردەوامی ئەو شتۆ بەرامبەرەکاتەوە بەس ئەگەر لەگەڵ پەیوەندیەکەت لەگەڵ خوایە بڵێ ئەم مێردەم مەسەلەن بۆ نمونە من خۆم ئەوم بەسەر هاتووە خوایە گیان من لەگەڵ تۆیە لە هاوسەرەکەم ئەبورم لە مێردەکەم ئەبورم بە ڕۆژانە ئەم لێبوردنەی لەگەڵ خوایە تازە ئەەکەمەوانێ سیرەکەم ئەوەی کە 15 ساڵ بەرامبەری ئەکردم و بە هیچ شتێک چاک نەبوو لەو پەیوەندیەمان لەگەڵ خۆم و خوایە کە ئەموو دەموو ڕۆژەم و قەینا خوایەگیان ئەویش هەڵبەتە باری دەرونی زۆر زۆر گرانە بۆیە ئەو شتە ئەکە خوایە من لێ ئەبورم تۆ خۆت چاکی کە بووم بە قورئان زۆرترینی سیفەتەکانی لەسەر ئەو ئاستە گۆڕاوە ئەوانەی کە ینی ڕۆژانێ لە ڕۆژان بریناری ئەکردم ئێستا بە خەیاڵیشمانە جا خەڵک پێم مەڵی ئێستانی سۆسە دەنگەڵنگیان دەمەقالێت نابێت لەمە لەگەڵ مێردەکە ئەڵم بات چۆن دوو کەس لێ شوێنێکا بژی خوشک و براش بن دایک و مناڵیش بن دەنگەڵنگیانە بێ ئەنجا چی یەکێک لە خێزانێکی تر و تۆ لە خێزانێکی ترەواتوی هەموو شتەکانتان جیاواز بووە لە شوێنەکە بن طبعاً دەنگەڵنگتانە بێ طبعاً مناقەشەتانە بێ طبعاً شتە بێ بەڵام ئەو دەنگەڵنگ و مناقەشە و ئەو شتانە نەچێتە ئاستێکی ئەوەی کە لە سەنگەرا بۆ یەکتری بۆستن نەچێتە ئاستی ئەوەی کە ڕقا ئەو لە هجووما بێ و من لە دیفاع بمیان من لە دیفاع بم و ئەو لە هجووما بێ نا دوو کەس سنیاری ئەکەن لە ساحەیەەکە ڕۆژێ تۆ بەدەستی تۆیە بە قاچی تۆ ڕۆژێ تۆ بە قاچی تۆیە ڕۆژێ تۆ ئەو ئەزێتەی ڕۆژی ئەو ئەزێتی تۆ ئەیە قبولی بکەن لە یەکتری یعنی خۆی ترە مەدانە دنیا کۆتایی نایە ئەم شتان لە یەکتری قبول بکەین بەڵام چۆن قبولی یەکەم نەک قبولی بکەم کە پێم بڵێ دەرد بڕۆ بەو لاوە بڵێم تۆ 15 ساڵە بە منەڵی دەرد بڕۆ بەولاوە هەموو ئەو برینانم بکولێن وەکو باسم یەک دەرد بوو قەیچێکە ئەڵێ دەرد پێیەکەنم بۆی خۆی پەشیمانە بێتەوە هەموو زۆر کەسەیە یەک کەڕەت بەخوا ئەمە زۆر زۆر ئەیا زۆریش بۆ مەگەێڕنەوە خەڵکێکە ئەڵێ مەسەلەن لە دەمی دەرچوو لە تووڕەبوونا لە عەسەبیەتی بوونا خۆیانەوە ئەوە سفەتێکی سروشتی پیاوە لە هەموو دنیا بە پێ دەڵێ دەرد یان شتێکە پێڵێ تۆ بێ بزانی کە تۆ بێ بزانی کە دەردە کە 3 جار 10 جاریە پێ دەڵێ ئەفوت خوا لێم تێک چوودە وەڵی لە دەمم دەرچوو عەسەبی بووم نا چی عەفوو تۆ هەروایت هەروان پێڵێ ئێ بەگیان بۆچی یەک کەڕت پێی وتی دەرد بۆچی 10 جار پێ دەڵێ ئەفوو ئەگەر خۆت حەزت لە ئازار نەبێ ئەگەر خۆت نەتەوێ بچیتە بازنەی ئاسوودەی دەروونەوە هەموو دنیاو بۆ بێنن ناچیتە بازنەی ئاسوودەی دەروونەوە بە دەردێکیان بە بڕۆبەولاوەیەک لە بازنەکە تێتە دەرەوە لە ئاسوودەی دەروونەکە هەموو دنیاش دژی تۆ بێ ئەگەر بتێوێت لە بازنەی ئاسوودەی دەرونی خۆت نەیتە دەرێ یەک کەس ناتوانێت بتێنێتە دەرەوە کلیلی بازنەی ئاسوودەی دەرونیش لێبوردنە زۆر زۆر سپاس بۆ تۆ سۆزەخان ئومێدەوارین سەرجەم بیت سەران سەرجەموانەی کە گوێبیستیان بەرنامەیە بوون زۆرترین قولاب لە دڵی خۆیان دەکەن ئەمین نەک هەر هەمووی بۆ خاتری قورئان و خوای گەورە نەک یەک قولاب و زۆرترین قولابەکان هەموو میلەتی کورد سەرجەم هەر 4 پارچەکەی خوا یارمەتیمان بە یەک قولابمان لێ لە دڵان نەمێنێ لەبەر ئەوەی هەمومان هەموو تاکێکی کورد بگاتە و ئاستی دەرونیەی ئاسوودەی دەرونیە کە حەقی خۆیەتی خوا کەونی بۆ مستەخەر کردو کە بگاتە دەی خوا مافی یاویتە تێکە تۆ ئاسوودە دەبیت و دڵە خۆش بێ بۆ خۆت لە خۆتی زەوتەکەی لەبەرەوە ئیشەڵڵا هەر هەموو تاکێکی کورد ئەگاتە ئەو ئاسوودەی دەرونیە زۆر سپاس زۆر سپاس سپاس بۆ کاتە جوانی خۆت بەخشی تێمە ئەزیان خۆشەویستان لێرە داڕژنا گەشتە دوازگەی خۆی هەمودایەتان بەخوای تاکو تەنها دەسپێرین هەمیشە لە ماڵێکی پڕ لە شادی و کامەرانیدا ڕۆژەکانی تەمەنتان بگوزەرێن خاتە لە